عزیزی کێنێن بەرنامەی تەری بوو لە تەلەویزیۆن تایبەتە با گفتوگۆ لەسەر ڕاهەندەکانی شەڕ و منملانێ و ناکۆکی لەسەر شنگال بە میوانداریە یەکلا بەڕێزان غەریب حەسۆ نوێنەری پێدا لە هەرێم وەروها بەڕێز خالید حاجی ئەحمەد کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن وەروها بەڕێز جدعان عەلی ئەندامی نوێنەرایەتی ئەنجومەنی نیشتمانی کورد لە هەرێم فرەتا ڕاپۆرتێکە بینی لەسەر تەوەی بەرنامەکە دواتر دەست بە گفتوگۆکانمانەکەین. هەڵگیرسانی شەڕی نێوان لایەنگرانی پارتی و پەکەکە لە شنگال ناڕەزایی خەڵکی کوردستانی لێکەوتووەتەوە. ئەمە شوای کرد وەفدێکی پارتی بە ناوی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ وەفدێکی پەکەکە لەسەر ڕووداوەکە کۆ ببنەوە. ئێوارەی ڕۆژیەینی کۆبوونەوەکە بەبێ ڕاگەیاندنی هیچ ڕاگەیەنداوێک کۆتایی هات. هیچ کام لە لایەنە بەشداربووەکانیش ئامادە نەبوون زانیاریەکان بۆ ڕایگەشتی ئاشکرا بکەن. بە گوێرەی و زانیاریانەی کە هێنین لە سەرچاوەیەکی تایبەتەوە دەستی کەوتووە وەفدەکەی پەکەکە ئامادەییان دەربڕیوە لە شنگال بکشێنەوە بەو مەرجەی حکومەتی یەرێمی کوردستان و خودی پارتیش گەرەنتی دووبارە نەبوونەوەی ڕووداوی هاوشێوەی سێی ئابی ساڵی 2014 بدەن واتە ڕێگە نەدەن جارێکی دیکە شنگال داگیر بکرێ. هەروەها و چەکدارە ئێزیدیانەی لە شنگالن و لەلایەن پەکەکەوە مەشق و ڕایەنانیان پێکراوە لە ژێر ناوی یەکینەکانی بەرخۆدانی شنگالدا بمێننەوە و ناوچەکەیان بپارێزن. دوای ڕۆیشتنی پەکەکە چارەنووسیان ڕوبەڕووی مەترسی نەکرێتەوە. هەروەها وەفدی پەکەکە لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاندووە لەوە نیگەرانن کە پارتی هێزێکی عەرەبی کە ناویان پێشمەرگەی عەرەبە هێناوەتە سەر شنگال. بە گوێرەی زانیاریەکانی کە هێنێن وەفدەکەی پارتی کە بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە گفتوگۆیان کردووە تەواوی داواکاریەکانی لایەنی بەرامبەریان ڕەت کردووەتەوە. دواتر لەناو کۆبوونەوەکەدا چەند جارێک پەیوەندیان بە بەرپرسانی پارتیەوە کردووە. ئەوانیش داوایان لێکردوون کۆبوونەوەکە جێبێڵن. ئەو سەرچاوەی کێنێن و تیشی دوای شکستی دانیشتنەکە پارتی هێزەکانی زێرەڤانی و چەند هێزێکی تایبەتی بەرەو شنگال جوڵاندووە کە بەشێکیان هێزی ئەنەکەسە بوون. لە بەرامبەریشدا پەکەکە ژمارەیەک شەڕوانی ڕەوانی شنگال و ناوچەکانی دەوروبەری کردووە. بەڵێ بەڕێزان بەردەوامین لە پێشکەشکردنی تەری بوو لە تەریب کاک خالید بەخێر بێ سەرچاوەکانم کاکەری بەڕێزیشتان بەخێر بێن لێشەوە سڵاو لە کاک ببورم کاک خالی سەرەتا بێ من لای بەڕێزە ئەو شەڕە لە شنگال کاک جدعان ببورن ناوەکەیم بچووبەوە ئەو شەڕە لە شنگال بۆچی ڕوویە بە دیاریکاری شەرەکە لە ناو شنگالانە باگراوندەکانی پشتی ڕوودانی ئەو شەڕە لە شنگال چی بوو؟ بەڵێ دەکرێت هۆکاری ئەم شەڕە چەند جەمسەرێک بێت ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەمڕۆ یعنی خاڵی گرنگ یاخود ئەو هۆکارە بنەڕەتی کە بۆتە هۆی هەڵگیرسانی ئەم شەڕە زۆر بەداخەوە وەک ڕۆژنامەی حورریەت دەیلی نیوزی تورکی ئەمڕۆ کە ئاماژەی پێکردووە ئەڵێ پاش بەهێزبوونی هاوپەیمانی ئەنقەرە و هەولێر شەڕی کورد و کورد دەستی پێکرد. ئەمە ئاماژەیەکی زۆر ڕوونە کە بە هیچ جۆرێک شاردنەوەی تێدا نییە. لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ کە بەداخەوە نا پەرلەمان کارایە نە پەرلەمان لە کادایە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ماوە بە سەرچووە و بە زۆر بە کورسێکەوە ماوەتەوە و حکوومەتێکی شکست خواردوو هەیە بۆ شاردنەوەی هەموو ئەم بابەتانە و لە کاتێکە کە جەنگی مووسڵ لە کادایە و هەتاوەکو ئێستا کە ڕوون نییە کۆتایەکەی بەرەو کوێ دەچێت بەداخەوە ئەم شەڕە هەڵگێرسێنرا کە هیچ پێویستیەک لە کایدانە بۆ بوونی شەڕێکی وە. کەواتە هۆکارەکانی پێش ڕووداوەکە چییە بە دیاریکراوی؟ یعنی بەڕێستان ئەڵێن پەیوەندی ڕاستە و خۆی بە تورکیاوە هەیە؟ من پێم وایە دوای ئەو سەردانی کە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پاش ئەوەی کە لە میونشن لە کۆنگری ئاشتی سەبارەت بە عێراق و سکوریتی سەبارەت بە عێراق یەڵدرمی بینی دواتر ئەو سەردانی کرد بۆ تورکیا وە لەوێ ئەردۆغانی بینی و یەڵدرمی بینیەوە جارێکی تر فشارێکی زۆر خراوەتە سەر پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی ئەم شەڕە بکات. من پێم وایە ئەم شەڕە شەڕی کورد نییە بەداخەوە جەمسەرە بە هێزەکەی بریتیە لەو هێزە نێو دەوڵەتیە کە ئەمڕۆکە باش کاخای ببورە ڕێگەگرم پەلاماری هەموو لایەنەکان دەدا چونکە بارودۆخی ناوخۆیی خۆشی مەبەستم لە وڵاتی تورکیایە تەواو نییە و نازانێ خۆی بەسەر چ جەمسەرێکدا و بە چ لایەکدا بشکێنێت. کاخالیت باس لەوە کرد کە ئەمە شەڕی کورد نییە ئەی بۆچی کورد ئەیکات؟
ئەمە جێی داخە ئەمە ئەو پرسیارەیەکە ئەمڕۆکە تاک بە تاکی کورد لە کوردستان لە هەرێمی کوردستانە لە پارچەکانی تری کوردستانە تەنانەت دۆستەکانی کوردیش ئەم پرسیارە دەکەن کە بۆ ئەم شەڕە ڕوویدا و ئایا نەدەکرا کە ڕێ لێ بگیرێت من پێم وایە هیچ پێویستیەکی نییە ئەم شەڕە دەشکرا دواتر ئەگەر قسە و باس لەسەر ئەوە بکەین کە ئەم هێزانە دەکرێت چی بکەن و چی نەکەن من پێم وایە دەکرا کە ڕێ لێ بگیرێت بەڵام بەداخەوە بۆ پەردەپۆشکردنی ئەو بارودۆخشکە لە ناو هەرێمی کوردستاندا هەیە ئەو قەیرانی کە ئەوە ساڵ و نیوێک بەرەو 2 ساڵ دەچێت هەر لە شکست پێهێنان بە پەرلەمانی کوردستان ئەم حکوومەتە شکست خواردووە کە هەیە و ملنەدانی مەسعود بارزانی بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە هاتۆتە سەر ئەو ڕایی کە قەیران لە دوای قەیران دروست بکە بۆ پەردەپۆشکردنی قەیرانەکەی پێشووتر کە من پێم وایە ئەمەش بۆ خۆی دەرەنجامەکانی لە کۆتاییدا نەک هەر بۆ پارتی دیموکراتی کوردستان و ئەو هێزانی تر کە شەڕی لەگەڵدا دەکات بەڵکو بۆ هەموو کورد و بۆ هەرێمی کوردستانی شتێکی ناتەندروستە. زۆر باشە گەڕێمە بۆ لای بەڕێستان کاک خالید کاک غەریب جارێکی تر بەخێر بێ مەبەستمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەندێک پیان وایە ئەوەی ڕوو دەدات لە شەنگال یاخود ئەوەی ڕوویدا لە شەنگال جێبەجێکردنی ئەجێندای تورکیا و بە دیاریکراویش ئاک پارتی لەسەر ماڵێن چی کاک خالید کەمێک باسی کرد لە دوای سەردانەکەی بارزانی بۆ تورکیا ئەوە ڕوویدا کەجەکەش بەڕسمی ڕایگەاندووە کە ئەمە جێبەجێکردنی ئەجێندای تورکیایە لە شەنگال بەڕێستانەڵەن چی؟ سپاس دەکەم یعنی بڕاستیژی مژارێکی زۆر خەتەرە هەر چ قەسە خەتەرە وەرقەس گرنگەژی گەرەکە مەری بنرخینە veke çima ev bûyer rû didin yanî çima em dibêjin em jî dibêjin ecendeyî Tirkiye ne çinkî îro li wê deverî Tirkiye heye û hebûnekî Tirkiye li wê devera got hey şer û alozî tê de rû dide bi mixabin bi navî Kurd bi Kurd ev pêlan ji erziya wê hatiye çêkirin erziya gî ji wê pêlanê re hatiye çêkirin berê Tirkiye di Sûriyeyê jî nedibû lê ema Tirkiye êste axîr rojava Sûriye jî dagir kiriye berê Tirkiye li Beşîqa jî nebû lê ev di emsal Tirkiye sûbeyê xwe derbasî milê Beşîqa jî kir berê Tirkiye li Şengal jî nebû emrû Tirkiye ecendeyê xwe istixbaratê xwe derbasî milê Şengalê jî kirin sedemê vê çi ye çima Tirkiye derbasî ve alana dibe yek Tirk Kurd irhab dibîne Kurd weke dost nabîne weke irhab weke teror dibîne û tam serenserî dünyayê Kurda weke çete weke teror dide nîşan dide tarîf kirin hêja berxwedanekî Kurd li ku derê hebe Tirkiye jî gerek li wê derê be şerî berxwedana me bike her temenê wê çi dibe bila be lê heya got Tirkiye bigêje wê astê berxwedana me îrada me devera got li ser axa me hey têk bibe ihtiyac pêwîstî ecenda heye ecendê got bi kar bîne kiye mixabin ecendê got tê bine bi kar anî jî Kurd e yani Kurdek diçe hevpeyman îmza dike Kurdek partiyekî Kurd diçe ittifaq dike partiyekî Kurd xwe bi navê Kurda giştî dide nîşan diçe hevdîtin dike ew tên hevdîtin dikin ev alaqetên stratejîk di navbera Partî Demokratîk Kurdistan Iraq û AK Partiya Gul Tirkiye destekê dide çetetî û terorê ev alaqetekî stratejîk navbera vana de hene ev alaqetê stratejîk gelo ji bo çi ye ji bo parastinê xelkî Kurd e ji bo himayetê îrada gelê Kurd e eger got ji bo parastinê gelî Kurd e û himayeta gelî Kurd e ev çi pevçûn li Bakurê Kurdistanê rû dide gund têne qesif kirin ev çi pevçûn û qesifkirin bombebarankirinê îrada gelê Kurd rojava ye her wahil başûr jî gundewarên binarê Qendîl û Qendîl û Gara û Xenêrê hemû tê qesif kirin îro ew qesif ew bombebaran derbasî hundirê Şengalê jî bû gelo çima Şengal îcar ev ecenda got hey û ev hevkariya got em xwe em weke peyede rojava em neldû jî
علاقات دوبلماسي بنبري بارتيان ولا تدبا لأجر وأب علاقات انعكاس السر برجواندي إرادة جالي مبنى أمل دوجي علاقات دركب إجر أب علاقات تركيا وكا فرسند بكارتينا سياسات بكارتينا وإيروجين حد برجي يعني أجنداي تركيا لشنغال چيا أجنداي تركيا لشنغال إيرو قنيها مردما بحث دكي إيزيدين بلنغاز هن 2 سال بري 2 سال فلكتا قبسرين إيزيدي هاتبو هن إيزيدي ددا جرين نا كر نا باف نا قيس نا دايك نا خشك يعني مال عائلة فاميلة tam تيكشو إيرو هستيوان بركرين داشت كسن زانه ساغن آن مرينة إيجالو أف أجنده چما إيرو هاتن وچاغي تنبون چما أف أجنده وچاغي دستش بر إيزيديا بردان جبر أولئكي مسلمان لوما جبر إرادة کی گو إيزيدي بي خودين لوما يعني إيرو تو خداني با إيزيدياني إيرو ببي چتتي ببي أجنده دوسا بچي إريش بكي گناه أف گناه بي كي بده ديرو كده بویش وازی ایریش بکی خانه سوری به پاریزی تو عاشق خانه سوری هر جنو وزارو کن مندالین ایزیدین دستمان خلاص که اگر گفت تو عاشق خانه سور و شنگال و سنونی توی چاقی نیشت با داعش در باس ببه مخابن اب اجنده گوهی ایرو مخططه گهیه پیلانه گهیه مخططه گوهی ترکیه به تنی مایه هر نزیکاتی علاقات خوا نزیکاتی وان و روسا چی بیه ابدمگو علاقات و نزیکاتی وان و روسا هنگی دا مؤقت جی چی بیه ترکیه به تنها خال سر شانو دکه سر مسرح شانوگری تنها خال شانوگری دکه هجار چونکی رول پیشوی و بیه در باسی سوریه بود در باسی کردستان بود عراق بود در باسی کسی که دنگ خوصان نکرد اجار دورده پارتی دموکراتی کردستان اوجی به وقت در فتح کی دبینه جبوگو ازما خواهی هندور پارتی وقت پارتی هندور ده جیان دکه آلوزیا گو جیان دکه آلی سیاسی آبوری و جواکی درخینه دربا اوجی به هفکاری خواب اک پارتی ره و اک پارتی جی نزیکاتی خواب رو سر نزیکی رجیمی باس بو مقابل مسعود بارزاني سروكي بارتي ديمقراطي كردستان شو أنقرة والمنشن جهاد تنبو علي بن يلدرم جهات الليرة ونشيرمان بارزاني جباري خاطر شو شامي بعلي مملوك بربرس استخبارات رجيم بعصر هفدي تنكر فيدا ميدا ويدا إذا أنت شو تخازن بخلاكي تمام بكن خلاك أقول تمام بكن شيء أجندة درباسي حتى خانة سوري ببن جعفرين تا ديريك تركيا اب امبارغو سر روجافات دينه وجديرك حتى خانه سوري اب اجندايغو درباس من دخازن شر بكن او جلوي داري امبارغو تمام بكن ارمانجا امبارغو جي چي ديمكي اگر گو ايرو توان شروانا وان انساني گو اراده خا هيزي خا چكن وك يا پشا يا پشاجن يزيدين شانغان تو دخازت تنگا بكي و تو دخازت سينورجي قد كير نابر وان روجافاده تمام ديمكي تريد ديكي ريد دي چتتيا داشي ديمكي تناخذ موسر رزگار ببه تناخذ رقار رزگار ببه تناخذ چتتيا داعش ترورتيا داعش تيك بچه اف اجندتا گو درباسی وی ملی دبه ارمانج او گو وان به پاریز خطا داعش بله کاکاری زور سپاس دکم اگر مو بلای برسا ام کاتت باش کاک جدعان کاک جدعان جد لدنگی من بو نعم جل دنجتا لقوية منية بس التلفزيون ده ليرة نية زور باشا تا هاوکارانم چاکیەکەن لە تەلەڤیزیۆنێکەوە گوێ لە دەنگی من بگرە کاک غەریب پێی وایە پەیوەندیەک هەیە ڕاستەوخۆ لەگەڵ ئەو ڕووداوەی کە لە شەنگال ڕوویدا ڕۆژی هەینی لەگەڵ سەردانەکەی بارزانی بۆ تورکیا بەڕێستان ئەڵەن چی ئایا ئەو دوو بابەتە پەیوەندیدارن بەیەکەوە گرێدراون هەگەر پرس ڕاستەخۆیم ئەمنە ئێمە ئەس دبینم خوێندنا من نەوەکە هەردوو برادرێن لە ستۆدیۆنە نەکاک خالد و نەکاک غەریب ئەس دبینم تەفگەر و لەباتە
لە پێشمەرگێ کوردستانê di çarçewa qanûn û destûra Iraqî de a federaliya pêşmerga hêzeka resenin hêzeka fermîna di Kurdistana Iraqê de û supayê Iraqê de ne beşekî supayê Iraqê welew kêşêwana hene di boçe û mîzaniya wana nadnewa ewa kêşeka daxilî el cema bes li gol destûrê di çarçewa destûra Iraqê de pêşmergê Kurdistanê ji mafê waya xwe veguhêzin herne hemû her bostek ji erdê Kurdistanê parastina wê bikin, berevaniyê di ber de bikin, hêzê xwe li kû derê xurt bikin, neqlî kû bikin, ême ez dibînim ewe ji mafê waya. Qurbaniyê pêşmerge dana di rûê di sengerê şer di rûê Tîrolê de û di rê Daeş de biqasî qurbaniyê belkî nêzîkê supayê Iraqê û ê qurbaniyê Golsûrî hatine danî bi tevayî dana. Beramberî hemû qurbanî dana û şehîd dana û birîndar dana û eziyet û te'del wa hatiye. Heger niha xerîb hiso bibînê ino pêşmerga û nebînê Serok Barzanî serokekî fermiyê Herêma Kurdistanê ya û ew jî weke Kurdekî Sûriyaya û partiyeke Sûriye peye da ew îşê wî ye. Ême ez xwe nabînim mafekî me no ew filan kes an jî filan post rewaya û filan post nerewaya û mafê wî ye ne mafê wî ye. Weke Kurdê Kurdistana Iraqê weke serokê serekeê giştiyê pêşmerga serokê Herêma Kurdistanê ji heqê wî ye di qanûnê de fermana bide û serhêz û serkirdên ew berpirsê pêşmerga çi hêzê neqlî çîn derê bikin li kû derê pêwîstî pê heye ême ez dibînim tiştekî dirist û rast e. Pêşmergê Kurdistana Iraqê çûne Şingalê li cihekî xwestina hêza xwe li wê derê xurt bikin ji ber ku zeîfîk û lewazîk tê de heye. Êgo di wecihê wa de rabûne layîngirê PKK ne PKK ew hêz li Şingalê çêkiriye ez nabînim tiştekî dirist û baş kêşe li Kurdistana Iraqê çê dibe proja Kurdistanî proja netewî ago pêş dikeve dost û layîngirê û piştgêr û palpiştê qediya Kurdî û a Kurdistana Iraqê li dinyayê hemûyî eva lewazîkê çê dike ev kêşê bi vî rengî lewaziyê çê dike ême ez nabînim ev dikeve xizmeta di xizmetê dijminê qediya Kurdî de ne. Dijminê qediya Kurdî êgo naxwazin Kurd bigihine mafê xwe belkî Tirkiye yek ciwabê ew dirist û rast e ji ber ku Kurdistana mezin li Kurdistana Tirkiyaya Tirkiya zilmê û te'dêl wa dike û mafê wa nas nake û destnîşan nake û nêzîkî mafê Kurd nabe li Kurdistana Tirkiye. Bes em weke Kurdistana Sûriya û Kurdistana Iraqê li ser sînorê hevin û hêzên pêşmerge hene û YPK heye û YPJ heye û beşên hemû rêxistinê aîdê peyedê êgo şaxeke ji PKK di hindir wê Sûriya de va rengê got dike kêşa li Sûriya çê dike û kêşa li Kurdistana Iraqê çê dike min nedîtiye cihê leşker û cekdarê PKK li Şingalê ne. Cekdarê PKK heger dawa mafna li Tirkiya dikin gereke li Tirkiya vê bizavê bikin. Gereke li Tirkiya vê daxwastinê bikin. Gereke li Tirkiya muzahara bikin û di serê di wecihê rengê Erdogan tehdê û zulmê dike çekdarekani Rojava çi ekan li Şingal. Ew saha xebatê a PKK saha xebatê PKK ne Şingal ew ne Qamişlo ew ne Efrîn û Kobaniye. زۆر باشە کاک جدعان کاک جدعان بەڕێز ئاماژە بەوەیە کە نابێت چەکدارەکانی پەکەکە لە شنگال بن ئەی چەکدارەکانی ڕۆژئاوا چی ئەکەن لە شنگال چەکدارێ ڕۆژئاوا
جبرگ و هەواڵێ غەریب حسۆ حزباوی پەیەدێ قبول ناکێ بۆ دەرباسی کوردستانە سووریا ببن هەگەر قبول کردبانە بریارستان دبانە لە گۆڕ ڕێکەفتنێ گوتنا مەوا دەچێ بوونە ڕێکەفتنا دهۆکێ ئاتالی هەگەر جێبجێ بوو ببانە یەک پێشمەرگێ کوردستانە سووریا لە کوردستانە عراقێتە نەدیت بەڵێ زۆر سپاس دەکەم بەرەبانی کاک دبەر خاکە خوا و خەلکێ خۆت کوردستانە سووریا دەکردبانە مل بمل لەگەل برادەرێ لەبەر هێزن یەپەکێ و یەپەژێل وێ دەرێ بەس ژبەرگۆ قبول ناکەن و ژبەرگۆ تڤنگە دووەج هێوادە دراکەن و غەریب حسۆ بدە جارە تەسریح دایە گوتیە و سەرکردێوی گوتنە هەگەر وەرن ئەمێ وا بکوژن هەگەر وەگرن ئەمێ ڕێل بەروا بگرن و هەگەر وەرن و هەگەر وەرن و ئەتیبارکن ئەب لە بەڵێ سپاس دەکەم کاک جدعان ئەگەڕمەوە بۆ لای بەڕێستان ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێستان کاک جدعان کاک غەریب کاک جدعان دەڵێت ئەوە یەپەگەیە ناهێڵێ ئێمە بڕۆینەوە بۆ سووریا ینی هێزەکانی ڕۆژاوا بڕۆنەوە بۆیە بۆچی ئێوە ناهێڵن ڕێکەوتنامەی دووهۆک جێبەجێ ببێت مخابن يعني كاك جدعان الهوليري ترى هوليري درنا كتيه وهما لجوري سياسة هوليري داخفه يعني جدر بي سياسة ناخفي كاك جدعان هذا خير رجابال الشانغال الشرعي دبينه وهذا جيوك مثلا بيجن بحكاكزنا نونري بحكاكما ويجي شرعي نابينه بەڵام ئەوڵێ یەپەگەنا هێڵێکە هێزەکان بڕۆنەوە بۆ ڕۆژاوا ڕاستێ ژبەر هەگەر بوو جەدان بخواژی ئامادە بوو باش زانە سێ ڕێکهەفتن me bi hev re îmza kirine li piştî her rêkeftinekê ka ev şanda çû rojava çi kir şanda enekesî ew ku ji rojava hatin piştî got rêkeftinek hate îmza kirin hate ittifaq hate îmza kirin piştî wê ka vegeriyan rojava çi kirin ama tiştek pêş nexistin hinekî ve ne digeriyan her hewlêra yek be hewlêra du dibe duhok be yekê ê desteya bilind bû diyemîn mewza Cenêfê bû sêyemîn mewdua lêvegera siyasî bû çima pêk nehatin ê rojekê ji xwe pirsiye çima pêk nehatine ya em tekoşîn dikin em nebanin em şoreşê dikin hêcer ev jî şoreşekî duş dike ev cemaat şoreşekî duş dike eger ku ê wan rast ba şoreşa wan rast ba ئەوان بۆچی شۆڕشی دژ ئەکەن çünkü şoreş normalde di nava her miletekî de ku dest bi şoreşê bike dest bi serhildana bike hilbet hil ê duş jî hebe ê duş jî di kesetiya van de nimûne ez bidim di hewlêra yek de 16 partiyên Kurdî di nava enekesê de bûn lil duhokê heşt bûn li êz de 4 partî ne ê pekî eger ku şoreşekî rast bana ev partiyên alî siyasî hêzên siyasî ji nava enekesê ve ne dikişî wî xwe werde bicî bikirine hêzek bikirine quwetek lê ema hemû partiyê ku ji nava enekesê vekişîne îro li rojava xwedî bîrûne xwedî rêxistinin xwedî cemawerin kar dikin her hêzekî wanî eskerî jî tune ye û ê me jî bile tune هێزا گو یەپەکە یەپەژە هێزا گەلە هێزا ئایدا کاکجدعانەڵێ هێزەکانی پەکەکە لە شنگال چیەکەن بۆچی ناچن لە باکوور شەڕ بکەن نه جدعان بخوابێ یەکێ باش زانە کا dibêje جدعان dibêje me rêza me ji pêşmerga re heye pêşmergên başûrê Kurdistanê em rêz jê re digirin hêzekî netewî ye hêzekî Kurdistanî ye baş e دبي قهرمانتي كده تضحية كده ريزا مجوي تضحية راية شهيدين كردستانينا قبل جدعان ببي سيسية تباقي 2014 چند شهيد داند شنغا بر شنغالي ده قبل بيش من ربيجا ويش شغازة بيجم إيشي بحقك لشنغالي چيه اگر کو في برسفي بدا من از ويش شغي بيجم إيشي بحقك لشنغالي چيه لي اگر کو برسف تنبو برسفا قهرمانتيا ايجو دبيجا مثلا هيزا قول وراي تضحية كبيرة بلا برسوا بيجي ماذا از برسوا هبونا بحاجة قالوا باش ايو بوتي رجلادن هيزا كان اوان برون خور اواكاك ايرو دمخططي تركا ده مجهود بلاني تركا ده كرد تروره هر تشقص الرنديه جي باشتي تركا ربك جدام قاش دبي تركيا ياكي جوان دولت يقول تجي اراده قالي كرده باقي پیمانه گفت ترکا روی چه انجامی بده؟ پیمانه به ترکا روی انجام شر بده، انجام براکوژی بده،
انجام خوب خوش شارکرین بده او جی وزانه اجی وزانم لما خجوی دور دخینن مخابن النقطه جدا مثلا ام بيجن دبيجن امنيلن قالك دب آلیان درگاه هاتنه بکرین اما نخواستنه بچن دویر ریبری اعتراف بکن قبول بکن زور باشه جبو بیجی یعنی ترکیه ایرو دکه گو هر تم پکک تروره هر تم پکک ترکیه دبی پیدایش تروره و دبیجه یا پکا و یا پاجا جی تروره و سبب بیجه یا پاجا ایزیدیا جی تروره و سبب بیجه پیشمرگین پارتی دموکراتی کردستان جی تروره و بیجه همو هزین کردی تب تروره زور باشه یک بیک گاب ترکیه دچت دبی علیده اما کن جدعان چه قصی باری خب به ترکات که گو به مخطط ترکا پیلان و اتفاقی گو به ترکا رتین امضا کردن و چه قصه د عالی پراتیک ده زۆر باشە کاک غەریب ئەگەرمە بۆ لای بەڕێستان کاک خالی دوو ڕای جیاواز لە بەردەمی بەڕێستەیە بەڕێز وەکو ڕۆژنامەنووسێک لەسەرەوە ڕایەناڵێکی چ کاک جدعان و چ کاک غەریب لە ڕاستیدا پێدەچێت لە ئێمە لە زمانی کوردی یاخود لە ئەدەبیاتی سیاسی کوردیدا پێویستمان بە پێداچوونەوە هەبێ بە هەندێک دەستەواژە لە ڕاستیدا کە وشەی پێشمەرگە دێتەکایەوە بەتایبەت لە هەرێمی کوردستاندا ئێمە هێزی پۆلیسمان هەیە ئاسایشمان هەیە کە ئەمە ئەرکیان لە ناوخۆیە کەواتە ئەرکی پێشمەرگە لە واقعدا پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستانە بە پلەی یەکەم دووهەم بەرەنگاربوونەوەی دوژمنەکانی کوردستانە ئەگەر بینە سەر ئەم مەسەلەیە لە کاتێکە ئەگەر بڵین وا دابنین ئەوە هێزی یەزیدیەکان نییە لە شنگارە ئەوە هێزی پەکەکەیە خۆ پەکەکە هێزێکی کوردیە بەڵام هێشتا وەکو ناوچەی شنگار منتیقێکی زۆری بەدەستی داعیشەوەیە بۆ ناچێت ئەو ناوچانە جارێ ڕزگار بکرێت ئەمە پرسیارێکی زۆر بنەڕەتی وانە دواتر کە دیتە سەر دوژمنەکان باشە ئەمە لە هین دەچێت وەکو ئەوەی کە ئێمە نەزانین دوژمنەکانی خۆمان کێ ئێمە دەزانین یەکێک لە دوژمنەکانی کورد و بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی بریتە لە دەوڵەتی تورکیا دەوڵەتی تورکیا لە بەعشیقەیە ئەمان بەسەر بەعشیقەدا چوون بۆ شنگار بۆ بەرەنگاری وانە بۆ بەرەنگاری هێزی تورکی نابێتەوە تورکیا نەک لە بەعشیقە لە کۆمەڵێک شوێن لە هەرێمی کوردستاندا بنکە و بارگەی هەیە لە ڕاستیدا ئەمە زۆر باشە بەڵام کاک خالید کۆمنتیان لەسەرەوەیە کاڵێن ئەم هێزە هێزێکە بۆ خۆر ئاوا نەک بۆ باکوور نە بۆ باشووریش ئەم هێزێکە بۆ خۆر ئاوا بەڵێ ئەگەر دژایەتیکردن بێت بۆ ئەوەی کە پەکەکە هێزێکی باشوور نییە بۆ ئێستاکە ئەوان وەکو وتم خاڵی یەکەم ئەوەیە ناچن بۆ ئەو شوێنانی تر شنگار دواتر مەشروعیەت بەدەست دێنن کە ئەم قسەیە بەرامبەر پەکەکە بکەن واتە هەموو ناوچەکان ئەگەر بێت و ڕزگار بکرێت ئەو کاتە یەکێک لە چارەسەرەکانیش بەنیسبەت منەوە ئەوە بوو کە دەبوایە ئەمڕۆ ئەم شتە ڕووی نەدایە بۆ سبەینێ پاش کۆتایی هاتنی جەنگی مووسڵ ڕەنگە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی قسەی بکردایە گۆڕان قسەی بکردایە هێزە ئیسلامیەکان قسەیان بکردایە حکوومەتی عێراقی قسەی بکردایە ئێران و ئەمریکا قسەیان بکردایە کە پەکەکە چی دەکا لەوێدا بەڵام خۆ ئێستا وەکو ئەو قۆناغە نەهاتۆتەکایەوە خاڵی دووهەم ئەگەر تۆ دەتەوێت شنگار ئاوەدانەیەکی تێدا بێت یاخود ئەوەی کە داوا بکەی بەدەست پەکەکەەوە نەبێت باش لێ بگەڕێ بایەزیدیەکان خۆیان لەوێدا شتێک دروست بکەن نەک تۆ بێیت هێزێکی تر کە هی ڕۆژ ئاوایە و ئەنە کەسەیە بیهێنی بکەی بگشت ئەم هێزەدا وانە ئێخۆ یەزیدەکان بەڵام ئەوانەڵێن ئەوان ویستوانە کاخالی دەڵێن ئەوان ویستوانە لە شنگالەوە بڕۆن بۆ خۆر ئاوە ئەنە کەسە بەڵێ بەڵام ئەگەر تۆ سێری جوغرافیاکە بکەیت لە زۆر نقطەدا کە بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەی دەتوانن وانە بۆ لەوێەوە نەچوون لەسەر سنوورەکەدا شەڕ بکەن لەگەڵ پەیەدەدا لەودی و بۆ هاتوون لە شنگاردا شەڕ دەکەن ئەمە لە ڕاستیدا ئەو پرسیارە دەخولکێنێت کە ڕەنگە مەبەست درێژەدان بێ بە شەڕی مووسڵ بۆ ئەوەی داعش بە تەواوەتی تێک نەشتێ خاڵێکی تر ڕەنگە پەیوەست بێ بەوە کە دەواازەیەک بکرێتەوە بۆ بڕێک لە داعشەکان کە لە ڕێگەی ئەم هێزەی ڕۆژ ئاواوە تێکڵاو ببن کە هەندێک عەرەبیشی لەگەڵدایە بگوازرێنەوە بەرەو تورکیا خاڵێکی تر تۆ ئەگەر سەیری شەڕەکە بکەیت لە واقعدا درێژە پێدەری ئەو شەڕەیە کە تورکیا بە یارمەتی ئەوەی ئەمڕۆ کە پێی دەوترێ سوپای ئازاد جێشی حوڕی لە باب دایکات کە دەیانەوێ بەرەو منبج بچن و من پێم وایە ئەم هێزە کە ئەمڕۆ لە شنگال شەڕیان پێدەکرێت بەرامبەر بە یەپەژە و
بڵین بەرامبەر پەکەکەش ئەگەر پەکەکە لەوێدا حزوریان هەبێ بەشی هەرە گەوری ئەم هێزە تورکیا داوا لە پارتی دیموکراتی کوردستان دەکا کە بینێرێ بۆ منبەج و لەوێ شەوە شەڕی ناوچەکانی تر بکە. پرسیار لەوەیە پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت هێزی پێشمەرگەی خۆی بەناو خاکی تورکیادا وانە چوون بۆ دیفاعکردن لە کۆبانی بۆ داوا لە تورکیا ناکە ئەم هێزە بنێرێت بۆ جەرابلوس کە پارچەیەکە لە کوردستان و تورکیا داگیری کردووە ئەمڕۆکە وانە با ئەو هێزە یعنی ئەو هێزە ئەگەر بێوێت ئیدعای پێشمەرگی بوونی خۆی بکات دەبێت لە پێشە پارچەکانی خاکی کوردستان کە بەدەست دوژمنانەوەیە بەدەست داعیشەوەیە کە ئەو کارەساتی بەسەر شنگاداهێنا ئەمانە بادەر بکرێ ئەو کاتە ڕەنگە من قسەیەکی ترم هەبێ بەرامبەر بە پەکەکە یاخود بە پێژە. بەڵێ زۆر سپاس دەکەم ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێستان کاک جدعان زۆر کەس زۆر سیاسی زۆر ڕۆژنامەنووس ئەم قسەیەکەن بە دیاریکراوی لەسەر هێزی هەنەکەسەکە دەڵێن ئەمە هێزێکی دروستکراوی پارتی و تورکیا بێکەوە بۆ دژایەتی پەکەکە و ڕۆژاوە لەسەر ماڵێن چی؟ ئێمە ئەس دەبێژم ئەڤ ڕەنگی ئەتیهامات گۆ پەیادێ و پەکەکێ و ئەو برادەر مامۆستا خالد وەکە ڕەوشەمبیرەکی ئەتیهامێ بسەر ئەنەکەسێ دەتێنێ و پێشمەرگا دەتێنێ ئەس نابینم تشتێکی دروست و ڕاستە ئەم وەکە کورد دەوێ دەستێ مەد دەستێ هەف دەبێ نەها لە شنگالێ ئێگۆ ئەو ڕۆدا و چێکری ئێگۆ دەست بە تەقێنێ کری پێشمەرگا چوونە پارچەکە عەردێ شنگالێش کوردستانە عێراقی نەچوونە کوردستانە سووریا ئان کوردستانە تورکیا ئان جیکی دی ئێگۆ ڕێل واگرتنە ئەف چەکدارێ لە شنگالن عایدێ پەکەکێنە ئێ یەپەشێنە ئەو یەپەشێ دهونی کاک غەریب حسۆ دمقابلەکە سەر ڕۆداو دەبێژێ یەپەشێ بەشەکن ji حەشد شعبی معاشێ خۆش وەردەگرن ئێگۆ حەشد شعبی داماواتکێ و معاشە دێوانە وێ چاوە بەرگێریە دەبەر کوردستانێ و دەبەر کووردا دەبکێن و لەبەر شنگالێ دەبکێ برای عەزیز ئەم نابینن ئەف تشتێکی درستە پێشمەرگەش مافێ وایە لە گۆڕ قانوونە عێراقی لە گۆڕ قانوونە جدعان دەبێژە یعنی نەرینە me her duê jî rast nabîne nêrîna xwe rast dibîne her waqeeke îro waqeeke di nav civaka Kurdistanê giştî de her kes zane enekese ajantiya Türkiye dike ajantiya Ihwanil Müslîmîn a İttilâfa Sûriyê dike Ihwanil Müslîmîn İttilâfa Koalîsyona Sûriyê opozisyon اعتراف nake bi enekese weke Kurd nabîne weke ecinde xwarib kartî îro di nava civaka Kurdistanê de hemî dizanin ev kesê ku enekese îdare dikin yekser bi Erdogan û AK Partî ve girêdayîne ev destek didin şeriyeta Erdogan di Kurdistanê de em xwedî biryarî me heye em teve televîzyona Rûda û qise nakin ema cedhan dibêje ser Rûda û axifiye ev axaftin ji ku anî çima derheqê Rûda û de gotinên nerast dibêje ez ne aşiqa Rûda im ez rastina Rûdawê bikim ez nin biryarêkî me ez bixwe şexsen wirqas elvirim rojekî tevle Rûdawê nebûme lê ema cedhan dibêje ser Rûda û qise kiriye her me qise jî kiribe nel ser Rûda zor baş ew kak cedhan lê Rûdaw niye be welam batەوە fermu kak cedhan min negotiye ser Rûdaw من نقول السرودة راديو كبير اتصال كده أنا جت تبي أمس إنسان البيت راديو راديو جي جاري قبل راديو راديو شو راديو رودا راديو دهوك لا راديو روداو تمام زور باشا زور بلا بقى يدم ببينه بلكي التلفزيون يدم بلكي الراديو يدم بلا قهدار نجي بيكهبن بله كاك جدعان ئێستا دوا قسەی ئەز نەبێ
کەکێ غەریب برای غەریب ئەس دخوازم تلمە گۆهداری بکێ ئەف تەهمەیە گۆتت دبێژێ ئەنە کەسێ عایدێ ئەردۆغانن ئەنە کەسێ پرۆژەکە خۆیان کوردیا سووری هەیە یومانەتنە عایدە ئەردوغانی ما بیرۆ وای ئەنە کەسێ لە ئستانبول و ئەنقەرە هەیە یان نینە لە عەنتابێ نونەرێ وە هەنە یان نینە و هەفکاریە وە تورکانە هەیە یان نینە تەمام هەیە ئەف تشت گشتێک هەیە ما چما ئینکارکردن یانێ چما تو نه ئەجندە وانێ چما تو نه هەفکاری وانێ چما تو نه عەمینێ وانێ ئەنە کەسێ غەریب هەف دەرفەتا گشتی تورکیادایەوەیە ئارمانجی چییە؟ ئارمانج ئیرۆ تو ڕەحەت خاگرتنان هەولێری بکێ تو لە توژێت بکێ هەگەتێ بەرنامج خراپ بکێ ئەژی کارم بتارە خراپ بکەم ئەم نەخراکردنا بەرنامج ئەمە ڕاست وەختێ بوو وەختێتە مامۆستا ئەرێ ئەو قسە بکێ قیما من نایە دووەختێ خۆت وەربگرە بە تەواوی مافیویە دووەختێ بدە نابێ بشتاڵێ فەرموو لە ئەنجومانە نیشتیمانیا کوردی خودی پرۆژەکە کورد ئەنجومانە شمەریا کوردی خودی پرۆژەکە کوردیە لە سووریا پەیەدێ خودی پرۆژەکە تۆباویە الأمة الديمقراطية علاقات وي ودفر الكردي بالوكالة قبل بشار الأسد ده إدارة دكي تشك بشار الأسد اللي جمتنا تا بالوكالة بشار الأسد رد شغله تا وحزب أخوة عميل بشار الأسد را أنا كسالت تدبيجي عميلة شسالت تدبيجي بالوكالة شسالت تدبيجي كردستاني درباسي كردستان سوريا ببي لكن تشب سر كردستان قال واتشب سر خير واتشي قاب آبي واتشيش برز كريش برسا كل شارة سركي شو نقول شارة سري بقان كوردك يعني برنامج تا جبو كرد سوري فدرالية تجبو كرد سوري چيا برنامج تا سياسي داخوازات قومي جبو كرد سوري چيا كرم كورم گفتگو بکن كورم نقاش بکن چش كردان خوازه سوريا دا ببوره كاغريب كاك جتان استيو آمادن شرب كان خلكيرا از وقت خو بدمته يعني فرمو ايو استيو آمادن شرب كان كاك جتان همات قلت كنا بفيران يعني ام قبول ناكم او خلكيتي هام بكي سر كيف اخوا وتجي قبول نكي وقت مدجي او برازيتا وقربالغي بكي اوكي حزبا بيادي برا كرم بكي جبو كردستان سوريا جبو قوميه كردي ما في كرد تخوازي زور باشا كاك جتاني ايوتي بچاره سر ازانن بردوامبوني او شرو او ناكوكيا ياخد نخير دانوستان و ليك تگيشتنو ديالوج اما ام دبيجن لكردستان سوريا دناف كردستان سوريا دا پيدي انها پروژاوي ناو كارگي گودكي جدو فايرو دروجا هستريا پيرچه بويا زيدي پنجي اندامك انجامانا اجتماعية كردي گرتنا بارگه شوطاندنا مال خلقي داگير کرنا مال خلقي تفتيش دكي غراد وات شوطيني خرادكي افري قرتنا هاني لبيشيا هاجر رودال وشنقالي تشي بويا تشي ايشي ديركي وعفريني وكوباني وتربس بيه بيهايا هاجر كيشا كتب كردستان عراقي وبيشمرقي عراقي رهايا چه علاقه انا كسل لهندروي كردستان سوريا بيهايا زور باشا كاك جدعان كاتي برنامجكم ولشكريتا واسايشتا تشم كاك جدعان قال كم بيجوا من بقريم من كاتي برنامجكم كمي ماو ما بس والله بيزور تشين برسياي جوار بقريم ايوا اتانويز بسنا روج او بوتي بدياري كراي او سنورتان هالبجار لا سنوري كي تروانا رويشتن او پێشمەرگەی ڕۆژ ئاوای کوردستان پێشمەرگەی ڕۆژ مامۆستا حتا نەهاش بەرگۆ پەیەدێ قەدەخەیە جەموانا گۆ پێشمەرگەی ڕۆژ ئاوا دەرباسی کوردستانە سووریا ببن دەبن ئەمرێ وەزارەتی پێشمەرگەی کوردستانە باشووردا کاری خۆ بکەن
واجب خو لوی دره دروی توریلا داعش دا و دزیک 46 7 شهید دانا و به صدا بریندار دانا ای روش لشکر روش پیشمرگه روش هاگر پیاده قبول بکه ایرو غریب حسو قبول بکه صبح پیشمرگه روش و کردستان عراق سوریا بن و مل بمل لگنیا پاکه برافانیا دبرا کردی بکه کردستان سوریا زۆر باشە کاک جیغان ئەگەر کاتممە ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێستان کاک خالیت لەم کاتێک کە شەڕی برا کوژی ڕووی جاوە زیانەکانی بۆ کورد چییە لێکەوتەکانی چییە بێت لە ڕاستیدا زیانەکانی زۆر گەورەترە قسە و باسێکی زۆر دەکرێت لەوەی کە لە مێژوو ئێمەدا بەداخەوە هەر لە کۆنەوە هەتاوەکو ئێستاکە وەک بڵێ تازە ئەوەی پێدەوترێ براکوژی بوو بێ بە بەشێک لە بوونی ئینسانی کورد کە ئەمە ناخۆشیە کە جارێکی تر هەموو مێژوومان دێنێتەوە ئەگەر بگەڕینەوە بۆ ئەو ساڵانەی ڕابردوو کە لە هەرێمی کوردستاندا چەند جارێک بووە لە هەشتاکاندا شەڕی براکوژی بووە بەڵام ڕەنگە کارەساتەکە هەر لە کوشتنی پێشمەرگەکاندا بەداخەوە کە زۆر جێداخە خۆی بینی بێتەوە چونکە ئەو کاتە هەرێمی کوردستان وەکو ئابووری وەکو ژیانی کۆمەڵایەتی خەڵک لە ژێردەستی بەحسا بوو ڕەنگە کاریگەریکی وای بەسەردا نهات بێ لە نەوەدەکاندا کە جارێکی تر شەڕی براکوژی دەستی پێکردەوە بەداخەوە حەسارێکی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەبوو ژیان یعنی ئەو کاریگەری نەبوو بەس ئێستا کە هەرێمی کوردستان جۆرێک فیدرالیە و ئەتوانم بڵێم لە فیدرالیەتیش زیاتر بە حکمی ئەو پشێوانی کە لە عێراقدا هەیە من پێم وایە شەڕی براکوژی لە هەرێمی کوردستاندا دەبێتە هۆی پەرتبوونی تەواوەتی کورد و هەڵوەشانەوەی ئەم شتەش کە پێی دەوترێ هەرێمی کوردستان جارێکی تر دوژمنانی کورد بەتایبەتی تورکیا و سبەینێ بۆ حەشتی شعبی ئاسانتر دەبێت کە بێتە ناوەوە کە شەڕی براکوژی ئەوەندە مەترسی هەبێ لێکەوتەکانی ئەوەندە خراپن ئەبێ چی بکرێت بۆیە ڕوونەدا زۆر بەچڕی وەڵام پێم وایە لەبەر ئەوەی شنگار هەتاوەکو ئێستاکە ئێمە بە بەشێک لە هەرێمی کوردستانی دەزانین بۆ ئەوەی کە ئەم شەڕە بە تەواوەتی ڕابگیرێت یەکەم سەرەتا گفتوگۆیەک لە بینی ئەم هێزانە دەست پێ بکات خاڵی هەرە مهم بریتیە لەوەی کە دەبێ موسسات لە هەرێمی کوردستانە و لە هەمووی گرنگتر پەرلەمان کە چەتری هەموو ئەو هێزانەیە کە دەنگی پێدراوە لەلایەن خەڵکی کوردستانەوە ئەکتیف بکرێتەوە من پێم وایە ئەمە دەتوانم بڵێم لە خزمەتی پەیوەندی پەرلەمانی کوردستانیشە زۆر باش سبەینێ ئەگەر تورکیا زەخت بکاتە سەر پارتی دیموکراتی کوردستان کە بڵێ شەڕ بکە ئەو کاتە پەرلەمان بریار لە شەڕەکە بدات پارتی دەڵێ کاکە ئەوە خەڵکێکی زۆر لە ناو پەرلەماندا ئەوە گۆڕان دەنگی پێناداوە یەکێتی دەنگی پێنادا ئەوە چەند یەکگرتو دەنگی پێنادا یاخود بە پلەی یەکەم باشبوونی بارودۆخ و ڕێگریکردن لە شەڕی کورد و کورد لە هەر پارچەیەکە بریتیە لە شەرعیەتدانەوە بەو موسساتانی کە لە هەرێمی کوردستانە بووە و کاراکردنەوەی حکوومەت بە شێوازێکی تەندروست کە بتوانێت دەسەڵاتێکی دروستی بەسەر هێزی پێشمەرگەدا هەبێ چونکە ئەوەی کە جەدعان ئەڵێ ئەمان هێزێکن سەر بە سووریا وانە کوردستانی سووریا بەڵام دەڵێت لە ژێر فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان داین ئەمە لە یاسای نێودەوڵەتیە بە دەستێوەردان لە کاروباری سووریا حساب زۆر باشە ئەمە جارێکی تر بەزەرەر دەکەوێتەوە لەسەر هەرێمی کوردستان کە سبەینێ ڕەنگە ئەمریکا رووسیا هاوپەیمانان پێمان بڵێن ئەوە ئیتر ئێمە چەکتان نادەین ئەوە دەست لە کاروباری وڵاتی دوجار بگەڕێنە لای کاغەریب کاغەری بەگەر بکرێت بە یەک دێر وەڵامم بیتەوە زۆر سپاسەکەم پاسەکانی پەکەکە بۆمانەوە لە شنگال تا چەند پاساوی دروستن پەکەکە بۆچی شنگال چۆڵ ناکات زۆر بە کورتی وەڵامە بیتەوە سپاس بۆرینە ئەس نونەرێکی پەکەکەمە ئەمە ئەس پەکەکە پارتێکی نەتەوەی نیشتیمانی پەروەەر دەبینم چونکی ئێگو هیشتێک و باژارێک و جەدعان لێ بەئاخفە دیسەجی سایە بەرخودانە پەکەکە بوو و داعش تێبیرە هەر کەسێکی گاندە مەخمور دەرباس کرد هەولێر نزیکی هەولێر بوو و دووەکە جەدعانجی ڕەڤین چوون و گەلێکی وەسا چێبوون کێک و ئیرو ڤەگەڕاند ئەف ژیان نوە لێ ڤەگەڕاند دیسا سایە بەرخودانە گول پەکەکە لە باشووری کوردستان هیچ خانەقینێ دەبگرە حتا شەنگالێ ئەو بەرخودانێکی نیشتیمان پەروەرە ئەو چاوە ئەو بەرخودانە چێبوو چارچۆڤەیە فکرێکی نەتەویدە چارچۆڤەیە فکرێکی یەکیتیان نەتەویدە ئەو پرسگرێک دێ چارەسەرکرد ئەمە چارچۆڤە فکرێکی حزبی تەنگدە ئەو پرسگرێک نەچارەسەرکرد و دیمانێک و دەرکەتنەوە چاغێ و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان
چوو مەخمور سەردانی گەریلاین پەکێکە ژی کرد سپاسیە وان ژی کرد چونکی وان باشوور پاراست ji ber êrîş û hovîtiya Daişê cedan vê yekê baş dizane cedan îro rehet diaxife û pesindariya xwe dide pesindariya bibûrne siyasetên teror ê AK Partî û çetetiya wan کاتی بەرنامەکەتەوە بۆ زۆر داوای لێبوردن لێ kesê mîna kesê bi vê şêwazê difikirin û xwabûheke hêz dibînin cêvan di rojava de nîne سپاس دەکەم کاک خاوی سپاس بۆ بەشداری بەڕێزیشە سپاس بۆ کاک جدە ئانیش کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو بینەرانی عزیز و خۆشەویستی کێنن سپاس بۆ ئێوەش کە تا کوێستە بینەری ئێمە بوون کاتی خۆش بۆ هەموو لاگاس و دەوبەختەوە بن